الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. قال الله سبحانه وتعالى: إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، جارێکی تر لە جەژنی پڕ بەرەکەتی قورباندا، جەژنە پیرۆزە لە یەک بەیەکی ئێوەی بەڕێز نوێژ خوێنان و ئامادەبوانی وتاری ئەم مزگەوتە دەکەم. لە ڕێگەی ئێوەش و ئەم مینبەرەشەوە جەژنە پیرۆزە جارێکی تر دووبارە دەکەینەوە بۆ هەموو بیسەران و بینەرانی وتارەکەمان و هەموو ئەو کەناڵە بەڕێزانەش کەوا وتارەکانی ئێمە و ئەم مزگەوتە دەگوازنەوە. یا ربی هەر لە جەژن و خۆشیدا بن. لە وتاری ئەم هەینیەدا کە جەژنیشە پەیوەستین بە قوربانی پیرۆزەوە، لە خزمەت سوورەتی ئەلکەوثەرا دەبین. ئەم قورئانە پڕبەرەکەتە بچووکترین سوورەتی لە ڕووی ژمارەی ئایەت و پیتەوە سوورەتی ئەلکەوثەرە، چونکە سوورەتی ئەلعەسر و ئەنەسریش هەر سێ ئایەتن. سێ سوورەتمان هەیەکی سێ ئایەتن: ئەلعەسر، ئەنەسر، ئەلکەوثەر. بەڵام سوورەتی ئەلکەوثەر لە هەموو سوورەتەکانی قورئان بچووکترە لە ڕووی پیتەوە، پیتەکانی حرفەکانی زۆر کەمن. بەڵام سبحان الله لە بەرەکەتی ئەم قورئانە چەندە پیتەکانی ئەم سوورەتە کەمن، ئەوەندە دەرسەکانی گەورە و گرنگن. بە گوشراوی لە وتارەدا هەندێک دەرسی لێ وەردەگرین. یەکەمیان پەروەردگار دەفەرمێ: ئینا ئەعطەیناکە الکەوثەر، ئێمە بە تۆمان بەخشیوە. ئەلکەوثەر یعنی ئەلخەیر الکەثیر، خەڵاتی یەکجار زۆر. ئەم ئایەتە ئەگەر ڕووی لە پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، بە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم دەفەرمێ: ئێمە پلەی پێغەمبەرایەتی، بەرزکردنەوەی ناوت، شەفاعەت، قورئان، ئیسلام، ئەمانەمان هەموو بە تۆ خەڵات کردووە. بەڵام ئەم ئایەتە لەگەڵ یەک بەیەکی ئێمەشێتی بەڕێزان بە هەموو ئومەتی محەممەد دەڵێ صلی الله عليه وسلم: ئینا ئەعطەیناکە الکەوثەر. بەخوا ئایەتەکە لەگەڵ یەک بەیەکمانیەتی. ئەو خەڵاتانەی خوا بەسەر یەک بەیەکی ئێمەوە ئەوەندە زۆرن نەک ناژمێردرێن، بەخوا ناتوانین بیریشیان لێ بکەینەوە. وەڵڵی هەندێک خەڵاتی خوا هەیە ئەو وەختەی خوا بۆ ماوەیەک لێت وەردەگرێتەوە و تاقید دەکاتەوە، ئەمجا دەزانی ئەو خەڵاتی خوا هەر هەبووە، هەر نەتزانیوە. جا خوای پەروەردگار دەفەرمێ کاتێک کە فەزلی خوات بەسەر خۆتەوە بینی چی بکەی؟ فەصەلی لڕەبیکە وەنحەر. تۆ هەستە سوزدە بۆ خوا بەرە، تۆ نوێژ بۆ خوا بکە، پاشان قوربانی سەربڕە. ئەمە باسی هەر نوێژی جەژن و قوربانی سەربڕین نییە، ئەمە باسی گشتی ژیانە. یعنی ئەی ئینسان ئەگەر خوا فەزلی لەگەڵ کردی، تۆ چی بکە لە مقابلی ئەلا شکرانە بژێریەکەت؟ وەکو پێشینانی ئەم ئومەتی ئیسلامە بکە. بەخوا بابوو باپیرانی من و تۆی مسلمانی جوان دەکرد. کاتێک خەبەرێکی خۆشیان دەدرایە، کاتێک سەرکەوتنیەکیان لە ژیانە بەجێ دەدەستدێنا، سوزدەی شکریان بۆ خوا دەبرد و پاشان یەکسەر خێرێکیان دەکرد. بەڵام ئەم سەردەمە بەداخەوە، ئەم سەردەمە سوورەتی کەوثەر پێمان دەڵێ بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان داشتەکان پێچەوا نەبوونەوە. ئەمڕۆ کابرا ژنهێنان و شەکرا خواردنەوەی هەیە، ئیلا مەگەر کەسانێکی دینداری وەکو جەنابتانی لێ دەرکەی. بەگشتی شەکرا خواردنەوەکانمان، پرسە و شینەکانمان، حەفلەی تەخەڕوجی زانکۆ، کەسێک ئەو هەموو ساڵی خوێندووە کە لە خوێندنی باڵا لە زانکۆ تەواو دەبێ و ئاهەنگی دەرچوونی زانکۆ دەکرێت. هەموو کەس و کار و خۆشەویستانی کۆ دەکاتەوە، هەموو زانکۆ کۆ دەبێتەوە. پاشان تەماشاکە بۆ میوانداری هەندێک خەڵک کە بە دەوری یەکەوە دادەنیشن بۆ چاکبوونەوە لە نەخۆشی. لەمانەدا هەمووی پێچەوانی ئەمری خوا دەکرێت بە شایی، ئەکرێ بە دەهۆڵ و زوڕنا، ئەکرێ بە تێکەڵاوی کوڕۆکچی نامەحرەم، ئەکرێ بە نێرگە لە خانە و عەرە خواردنەوە گۆرانی وتن بەداخەوە. ڕێک پێچەوانەی ئاەتەکەی قورئان نەخێر ئەو کاتەی فەزلی خوات بەسەر خۆتەوە بینی، ئەمجا زیاتر لە خوا نزیک بە. ئێمە خەڵکێکمان هەیە خوا لەوانە بمان پارێزێ، حتا هەژارە ڕووی لە مزگەوتە، حتا هەژارە و فەقیرە و بێدەسەڵاتە دەست بە دوعایە کە خوا دەرگایەکی خێری لێکردەوە توێ مزگەوت ناکە، لانی کەم جەماعەتەکانی ناکە، ئەمجا بە ساڵیش دوو دوعای بە کوڵ ناکە، بە پێچەوانەوە کە خوا دەرگای لێکردیەوە، ئەمجا زیاتر ڕوو لە خوا بۆ، ئەمجا زیاتر خێرەومەند بە. فصلی لربک وانحر. ئەم قورئانە هێندە پڕبەرەکەتە، سێ دەرسی گەورەی لێوەردەگرین، سێ حکمی شەرعی. یەکەمیان حکمە شەرعیەکە ئەوەیە
ئەبێ قوربانیکردن لە دوای نوێژی جەژنەوە بێ، ئەوە تاگە پێش نوێژی جەژن قوربانی سەربڕی بێ بەخێر حیسابە، بە قوربانی قبوڵ نییە. فەصەلی لڕەبیکە نوێژەکەت بکە ئەم جاوان حەڕ قوربانیەکەت سەربڕە. حکمی دووەم ئیسلام دووشتە سیلەتون بالخالق الإحسان إلى المخلوق. ئیسلامەتی یەکسانە بە دووشت، پەیوەندیت بەهێز بێ لەگەڵ ئەڵڵا لە ڕێی نوێژکردنەوە. پێنج فەرزە چاکەت بۆ عەبدەکانی خوا هەبێ. فەصەلی لڕەبیکە نوێژەکەیە، وانحەڕ چاکەکردنە لەگەڵ خەڵکە. کەواتە ئیوا هەیە نوێژ خوێنی چاکە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتاندا، بەخوا نوێژ خوێنی چاکە، شەو نوێژ و چێشتە نوێژ و هەمووی هەیە، بەڵام کاتێ دەگاتە خێرکردن خێری بۆ بابی خۆشی نییە. لەو بارەدا تێدا نیە دەستی بۆ گیرفانی قفڵە، ئەمە بە کەڵک نایە بەڕێزان، وانحەڕی لەگەڵ نییە. هەشە خێرەومەندی چاکە بەداخەوە پەیوەندی لەگەڵ خوای وێرانە، ئەوەن بەخوا فڵان کەس خێرەومەندی چاکە بەس نوێژ ناکە، بەخوا ئەویشیان پوچە. نا فصلي لربك وانحر دەبێ هەردووچیان بێ کڵمێ. سێیەم وانحر یعنی ئەی مرۆڤ تۆ قوربانی بکە، بەڵام ئاگال لێ بێ مەبە قوربانی مەکە قوربانی. ئەوە وتاری ئەمڕۆمانە، مەبە قوربانی مەکە قوربانی. یعنی چی؟ یەکەم مەبە قوربانی یعنی لە ڕەنجی شانت بخۆ. لە سوڕەتی ئەلحەجدا لە ئاەتی 28 هەتا 36 تەماشاکەن. لآياتي 28 تا لآياتي 36 سورة الحج دا كباسي قرباني دكا دوجا تأكيد من لي دكاتوا. فكلوا منها أجا حيوانك تسر بري كرة لي بخوي نكهر خود مالو من دالي شتير وتسل لي بخون بو چونك تو رنج الداوة. أما تهر باسي قوش خواردن نيا، يعني أي مروف أجا رنج الدا لدنيا دا بيبج مبا قرباني، چونك هر قرباني سر بري بيو هيتشي لأنا خويت وابوي بقرباني لرنجي شاني خوت بخو لبرهمي خوت بخو. پیغمبر صلى الله عليه وسلم لصحيح مسلم فرمودك هاتو كذا فرمي كلوا وتزودوا وادخروا. اگر هر كاريك تكرد قربانيت بتايبت كرد لي بخون همو مالو من دالتيرو تسل لي بخون. وتزودوا بشي قيامت شتاني لي بنيرن وباشان باشا كوتي شي لي بكن. ام فرموده ام آياتاني قرآن برزان بس باسي قربانينين. وانحەڕ پێمان دەڵێت لە هەموو جەژنێکی قوربانە تا جەژنی قوربانی داهاتوو ئەبێ بەرنامەی ساڵی تۆ ئەم شتە بێ. ڕەنج بدە، قەت چاول لە پاری مفت و بەلاشەوە نەبێ، چاول لە غەش و تەزویرەوە نەبێ، ڕەنجێکی مەردانە بدە بکلو بخۆ. بەڵام ئەگەر دەستت کەوت پارەت دەستکەوت خۆ ڕەزین مەکە. وەڵڵی هەیە بۆ ماڵ مناڵەکەی خۆشی لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا سەرفی ناکە بەداخەوە، منداڵەکانیشی سوودی لێ نابینن. نا ئەوەی دەستت کەوت لێی بخۆ. قیامەتیش لەبیر بێ وەتەزەوەدوا، با بۆ قیامەتی شتێک نارد بێ. ئەمجا هەرچی هەشتە هەمووی مەخۆ مەیکە بەخێر وەدەخیر و شتێکیشی لێ پاشەکەوت کە. دنیا هەمیشە بەهارستان نابێ، هەمیشە بازار گەرم نابێ، هەمیشە پارەی زۆرت دەست ناکەوێ، هەمیشە موچەوە خۆی نابێ. وەدەخیر و با پاشەکەوتیشت هەبێ. وی خاتو عایشە دەفەرمێ وەڵڵا دەڕۆژ دوای جەژنی قوربان ئەو کاتە نە موجەمیدە هەبوو نە بەفرگر هەبووە، ئێمە گۆشتی قوربانی لە ماڵماندا ماوە. علەما دەفەرمون شێخ محەممەد عەلی صابونی لە ئەلفیق الشەرعی المویسرە لە مجەلەدی 8 لە باسی قوربانیدا دەفەرمێ يستحب لمن كان فقيرا أن يتركها كله لعياله توسعة عليهم. ئەگەر کەسێکی فەقیر و هەژار بەرخۆلەیەکی سەر و شەژ مانگ مەڕێکی کرد بە قوربانی، فەقیرە بەس حەز دەکات قوربانی بکە، مادام خۆی و ماڵ و منداڵەکەی زۆرن و فەقیرن با هەمووی بۆ خۆی هەڵگرێ، هەمووی پاشەکەوت کا بۆی بە تێر و تەسەلی لە ماوەی چەند مانگا بیخۆن. چاولێ ئیسلامی ئێمە دەڵێ با پاشەکەوتت هەبێ. جا ئێمە بەداخەوە لەسەر ئاستی تاکە کەس و لەسەر ئاستی حکوومەت و میلەت لەم دینە باش حاڵی نەبووین. وا حاڵی کراوین ئەگەر نانی ئەمڕۆت هەبوو خەمی بەیانیت نەبێ. ناوەڵڵا ئەگەر باوک بووی دەبێ خەمت هەبێ، بەخوا حکوومەت ئەبێ خەمی میلەتەکەی خۆی بێ، نابێ بڵێ موچەی ئەم مانگە هەیە و وەسپێنش خوا کەریمە. ئەوە لە جیهانی سیاسەتا خوا هەر کەریمە بەخشندەیە، بەڵام عەقڵی داوە بە تۆ. لە ئیدارە و سیاسەتا هەڵەیە مانگ بە مانگ بسپێری، چاوەڕێی حکومەتی ئەشکە بکەی کە بە حساب نەیارتەوە دوێنێ ئەنفالی کردووی ئەمڕۆ موچەکەت بەدەستی ئەوە بێ. غەڵەتە بەڕێ برایان، وەرنەوە خزمەت قورئان مەبە قوربانی. ئەی کوا پاشەکەوتت دوو وشە هەیە، میحنەتمان هەیە یعنی نەهامەتی، منحەمان هەیە یعنی خەڵات و دیاری. میلەتی ئێمە بەداخەوە لە میحنەتە هەمومان لەگەڵین. یا ڕەبی خوای شتی وا ڕوو نەداتەوە، بەیانی شەڕێک ڕوو لەم هەرێمی کوردستانەکات، خوا چێ خۆی بەکوش دەدا، هەر کوڕی ئەو فەقیر و هەژارە بەکوش دەدرێ. نەمان بینی ساڵانی ڕابردوو بەخوا دەنگدان دەکرێ. من ماڵم لە دوو شوێن بووە، لە شوێنی هەژاران لە شوێنی دەوڵەمەندانیش.
بڕواتان هەبێ ئەوەی دەنگ بەمانە دەداتەوە بەس خەڵکە فەقیر و هەژارەکەی لە حەوتی بەیانیەوە خۆی گۆڕیوە. شوێنە دەوڵەمەندەکان سەعات دووش لە خەوێ هەڵنەستاوە ڕۆژی دەنگدان، وەڵڵی وەزیرم بینیوە نەچۆ بۆ دەنگدان. کەواتە تۆ بەس لە میحنەتە لەگەڵی برا کە شەڕ هەیە سنگت بە گولەوەیە. ئەگە پارە ملیاریەکانی نەوت بێنە مەیدانە وەڵڵا دیسان تۆ بێبەشی، ئەگە موچە نایە دیسان تۆ هیچ نادرێتێ. بۆیە ئەی موسڵمان وەنحەڕ قوربانی بکە، بەڵام تکایە مەبە قوربانی. وەنحەڕ دەرسی سێیەمیش سوڕەتی ئەلکەوثەر پێمان دەڵێ قوربانی بکە، کەسێکی بێخێر مەبە، خوا پێی بەخشیوی ببەخشە، بەڵام خۆت نەبی بە قوربانی. ئاگال لێبێ ها لە قوربانیەکە دەفەرمێ ئەو هەموو ڕەنجە دیوە دوو جار تاکید لێ دەکاتەوە فەکولوا منها، کوڕە لێی بخۆی. ئەمە هەر بۆ گۆشتی قوربانیەکە نییە. تۆ لە وڵاتەدا ڕەنجت داوە ئاگاد لە ڕەنجی خۆت بێ، داوای حەقی خۆت بکە، لە مافی خۆت خۆش مەبە، داوا بکە مەبە بە قوربانی. دووەم دەرس مەکە قوربانی، مەکە قوربانی، کەس مەکە بە قوربانی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ أربع لا تجوز في الضحايا، چوار حیوان هەن چەندی پارەت پێدا بن سەریان بڕی خوا قبوڵی ناکا بۆ قوربانی. کوێرێکی زۆر کوێر کە چاوی باش نەبینێ و نەتوانێ باش بلەوەڕێ، شەل بێ، هەروەها نەخۆش بێ، گۆشتەکەی لەڕ کرد بێ، هەروەها یەکێ لە چوارپەلی شکا بێ و نەتوانێ بگەڕێ و خواردن بۆ خۆی بخوا. ئەم چوارە چەندی پارەی زۆرت پێداوێ بیکەی بە قوربانی خوا قبوڵی ناکا. عولەما زۆر لەسەر ئەمە ڕەحمەتی خوایان لێ بەشیکردنەوەیان کردووە. ئەوەی جێی سەرنجە باشە بۆ ئەم قوربانیە کە من پارەشم پێداوە سەری دەبڕم بەدەستی خۆم بۆ ماڵانی دەبم، خوا لێم قبوڵ ناکا. خوالی کە لێ قبوڵ نەکردی یعنی پارەکەشت ڕۆی، خێرەکەشت قبوڵ نەکرا، ڕەنج بە خەسار بووی لەبەر ئەوەی گۆشتەکەی بە کەڵک نایە. یخۆ پارە لە خەڵک وەرنەگرتەوە بەڕێزان، تۆ دیقەتی ئەم موشە جوانانەی پێغەمبەری خوا بدەن صلی الله عليه وسلم. ئەم دینە هەر دروشم نییە، هەر قسە نییە. پارەت لە کەس وەرنەگرتووە، بەدەستی خۆت سەری دەبڕی، بە پارەی خۆت دەیکڕی، بۆ ماڵێشی دەبەی، خوا دەفەرمێت تۆ ڕەنج بە خەساری. چونکە ئەو شتەی داوتە بەو موسڵمانە و برا و خوشکە ئیماندارەی خۆت بە کەڵک نایە، گۆشتەکەی تەندروست نییە. جاوەرە لە ئەمەوە تەماشاکە کەسێک کەشتی پێ دەفرۆشی، پارەی لێ وەردەگری، سوودی لێ دەبینی، بۆ خۆی دێبۆلات، وەرە خوا نەخواستە غەشی لێ بکەی، ئەبێت ڕەنج بە خەسارێک بی. ئەمڕۆ ئێمە بەداخەوە والله دەکرێن بە قوربانی، جا شەر ئەوەیە خۆشمان خەڵکمان نەکرد بێ بە قوربانی. هەموو ئیجازەیەک کە دەدرێ بە کەسێک لە وڵاتی ئێمە هەموو شتێک دوو لە ڕووتان بۆتە فشا. یعنی هەر کەسێک شتێک وەردەگرێ نازانێ مانای چییە. والله هەموو مۆڵەت پێدانێک کابرا مارکێتێک دەکاتەوە ئەبێ مۆڵەتی هەبێ لە حکومەتەوە، مەطعەمت هەیە، مارکێتت هەیە، مەطعەم و چێشتخانەت هەیە، نووسینگەی کڕین و فرۆشتنی زەیوزار و ئۆتۆمبیلت هەیە، هەروەها نۆرینگەی پزیشکیت هەیە، دەرمانخانە و فرۆشتنی دەرمانت هەیە، مختبەر و تاقیگەت هەیە. ئەمانە تەماشاکە هەمووی دەبێت ئیلا مۆڵەتێک لە حکومەتەوە هەبێ. ئەم وەرەقەی کە لە پشت سەرتەوە هەڵواسراوە مسڵمانی بەڕێز، یعنی یا ڕەبی خوا تۆ شاهید بە من کەسێکی ئەمیندار دەبم لەم پیشەدا، ئەی حکومەت چاودێر بە بەسەرمەوە کە من خیانەت لەو میلەتە ناکەم. بەڵام وەڵڵاهی برایان خۆمان دەبینین جاکەبرات دەواجنی هەبێ ئەبێ مۆڵەتنامەیەکی هەبێ، مریشک بەخێو دەکات، گاوداری هەیە، حیوان بەخێو دەکات، بەیتی پلاستیکی هەیە. بەڵام وەڵڵاهی منیش و تۆش دەبیستین کابرا دەڵێ مامۆستا لە خوا بەزارە شەشەم عەمرەمە، بەڵام من بۆ خۆم برادرم هەیە وتوێتی وەڵڵاهی لەو خیارە و تەماتە ناخۆم، مامۆستا لەوەیان بۆ دەپێچمەوە ئەگەبی بێ و بە ماڵە ئەوە لەوە بۆی ماڵ منداڵەکەی خۆمە. وتم وەڵڵا بران نەل چایەک لە ماڵە خۆم نەپەرداخی ئەو چونکە هەموو ماڵەکەت حرامە. بۆ خوا نەخواستە، کاگە خوا نەخواستەی ناوێ، تۆ بۆ خۆت ناوێری لێی بخۆی لەو بەیتە پلاسیکە، تۆ خۆت ناوێری لێی بخۆی، منداڵەکانی خۆتی دەرخوان نادەی، بەشێکت جا کردوتەوە. ێ باش ئەو سەرەتانە بۆ دەرخوادی ئەو خەڵکە دەدەی کە فارەکەشی فەقیرە لێ دەستێنی. دەبێ ئەمە ڕەنج بە خەسارێک بێ، قوربانیەکە خوا لێت قبوڵ ناکا تەندروست نەبێ، ئەی چۆن پێی بفرۆشی؟ جاوەرە مریشکەکە هەروایە، شووتی و میوەکە هەروایە. واللهی کابرا مریشک دەفرۆشێت دەواجنی هەیە، ئەڵێ بۆ خۆم لەوانە ناخۆم، ئەوانەی خۆم بە تایبەت بەخێو دەکەم، ئەوەی بۆ ماڵ و منداڵەکەمە. دەی بەخوا برا تۆ ڕەنج بە خەساری، واللهی ڕۆژە ئیفلاس دەکەی، والله ڕۆژە خوا حەقی ئەو میلەتە لێ دەکاتەوە. ئەم قوربانیە زۆر گەورەیە. هەموو ساڵێک کە جەژنی قوربانت کرد یەک وعد بدە بەخوای خۆت، یا ئەڵڵا وعد و بەڵێن بێ پشتیوانم بی من کەس نەکەم بە قوربانی. چێک کراوە بە قوربانیەوەی کەسێک دەکوژێ، یا ڕەبی خوا لامان دەی لە قەتڵ، نە دەستمان تێیدا بێ نە زمانمان تێیدا بێ. بە بوختان هەیە، بە بوختان کەسێکی کردووە بە قوربانی، تۆمەتێکی بۆ هەڵدەبەستێت تا مردن لە کۆڵی نابێتەوە، ناشرینی دەکات، بەخوا کابراش فەقیر ئاگای لە هیچ نییە. ئەوە تۆ ئەو کەسەت کوژ بە بوختان،
والله حتى قیامەت لە کۆڵن نابێتەوە ئەم گوناها. ئەها کردت بە قوربانی غەڵەتێکی کردووە، کاکە غەڵەتی کردووە، وێنەیەکت دەستکەوتووە، دەنگێکت دەستکەوتووە، بیپارێزە لەبەر خاتری خوا. خوا ئەسەتارە، دەبێ عەیب پۆش بین ئێمە، نەک عەیبی یەکتر لە فەیسبووکا بڵاوکەینەوە پەنا بەخوا. بەخوا کە بڵاوت کردەوە کابرا دوای تۆ بەش ناکاڵێ تازە خەڵک هەموو پێی زانی با خراپتر بم. بەس کە خەڵک پێی نەزانی ڕۆژێ دڵ و دەرونی دەگەڕێت تۆ بەیەک دەکا. تۆ کە بڵاوت کردەوە فڵان کەست کرد بە قوربانی فەوتاندت، بزان لەم ساڵەدا ئەم کارەت کردووە. پاشان یەکێکی تر لەو شتانەی کە خەڵک دەکا بە قوربانی پارە خواردن. ئەمڕۆ خەڵک پارەی یەکتر دەخوا، پارەی داوەتێ بۆ مامەڵە متمانەی پێی بووە، لەو سەرەوە دەڵێ وەڵا پارەکە خورا، دوای بەنیوەکار دوو پیا و دێنە سوڵحی بۆ دەکەن. ئەمە تۆ فڵان کەست فەوتاند لە مناڵیەوە پارەی کۆ کردبەوە، زێڕی ژنەکەی فرۆش بوو، خانووی فرۆش بوو، بە حساب تۆ تەماحت خست بۆ بەری قازانی زۆر دەکا، خۆی فەقیر حاڵ بوو. کابرا هەموو سەرەت و سامانەکەی دێنە فڵان کەس لە نووسینگەکەت خواست زەویەک خانوویەکم بۆ بکڕا، زۆر متمانم پێتە، عەقڵی خۆم، متمانەی خۆم، ماڵی خۆم داوەتە دەستۆ. وەڵا دەیبا ماڵی وێران دەکا، لە دوایدا کابرا هەست بەخۆی دەکات چۆن دەستی بڕدراوە، ئۆتۆمبیلەکە بە هەمان شێوە. دەتخوا بڕێزان ئەمە تۆ خەڵکت کرد بە قوربانی لە جیاتی قوربانی سەربڕی. پاشان جیاکردنەوەی ژن و مێرد هەیە، ڕۆژ تا ئێوارە خەریکی نوشتە و سیحر و جادووە لە خەڵک، هەیە بە زمانی سیحراوی ژن و پیاوێک بە یەکەوە بە فەقیری خۆیان شاد و شکرن، بە کرێچێتی شکرن، بە نەبوونی، بە قەرزاری، بە هەمووی شاد و شکرن. ئەم لە یەک میوانداریدا بۆ زمانە پیسەی دوو لە ڕووی جەنابتان دوو قسە فڕێ دەدا بۆ لای ژنەکە، ئەم ژنە لە مێردەکەی هار دەبێت، والله دەگەنە تەلاق، والله ئەم جەژنە چەند ژن و مێرد جەژنی خۆشی لە ماڵیان نەکراوە، ئەگە زمانی خەڵک لێگەڕا ژیانیان وانە دەبوو، خۆیان شاد و شکر بن بەیەک. بەخوا خۆشەویستەکەم ئەگە لەبەر بێموچەی ئەم زاڵمانە معاشەکەت وەرنەگرتەوە قوربانیت پێ نەکراوە، ئەگە خێر و خێراتت پێ ناکرێ، بەس ئەمە تێدا نەبێ بەم چوارە خەڵکن نەکرێ بێ بە قوربانی دڵت بە خۆت خۆش بێ، دڵت بە خۆت خۆش بێ هێشتا براوەی لە قیامەتە. بەڵام پەنا بەخوا خوا بمان پارێزێ لەوەی کە خەڵک دەکا بە قوربانی، کە مرۆڤ دەکا بە قوربانی. کۆتا خاڵ پەروەردگار دەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، سەیری وردیەکانی قورئانکەن، لڕەبیکە ئەو لامە زۆر گرنگە. ئەی موسڵمانان با کارەکانت بۆ خوا بێ، هاتی بۆ جومعە و نوێژ هەر بۆ خوا بێ، قوربانی سەر بڕی هەر بۆ خوا بێ، بۆ بەرچاوی خەڵک نەبێ، بۆ ڕیا نەبێ، بۆ خوا دەرخستن نەبێ. بەخوا هەیە قوربانیش دەکات 50 شوێن دەکات، ئای گۆشتێکی چۆنی هەبوو، چۆن ماندا بەش کرد، ئەوەندە فەقیرم، بەڵای ناوی فەقیرەکان دەڵێ من تەریق دەمەوە، کاکە دەگۆشت کیلۆیە گۆشتت بۆ بردووە وە کەرامەتی دەشکێنی، دەکوڕە خۆ کامیرەکەی خوا چاوی لێتی، کوڕە بۆ فەیسبوک دەکەیەوە تەسویری کە چۆنمان سەربڕی و چیمان لێ کرد و چۆن گۆشتمان برژان، بۆ خوا نایبینێ. دینی ئیسلام قورئانەکە لە سوڕەتی ئەم سوڕەتە پشکۆلەدا وەنحەڕ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، لامەکە بەس بۆ خوا. ئەی مسلمانان ئومەتی ئیسلام خۆتان بپارێزن لە ڕووکەش، خۆتان پارێزن لە ڕووکەش. لەن یەنال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. لە سوڕەتی ئەلحەجدا خوای پەروەردگار دەفەرمێ ئەو هەموو خوێنەی لە قوربانیدا دەڕژێ، لە سعودیە، لە وڵاتی ئیسلامیانە ئەم هەموو خوێنە ڕژاوە، ئەو هەموو گۆشتە تەوزیع کراوە، بۆ لای ئەڵڵا هیچی بەرز نەبووەتەوە ئیلا ئەو قوربانی کارە نەبێ کە دڵی خاوێنە، کە ئێرەی لەگەڵ خوا پاکە. چاولەیە نە گۆشتەکەی بەخوا دەگا، نەدەسێتە تای تەرازوی خێرتەوە، نە گۆشتەکەی و نە خوێنەکەی نەم و پێستەکەی هیچ نییە ئیلا ناودڵەکەن نەبێ، سینەت خاوێن کە بینی خۆت و خوا، ئەمجا خوا قبوڵی دەکا. جا ئەمە شۆڕکەوە بۆ بواری ئیدارە و سیاسەت. ئەمڕۆ ئەم کوردستانی ئێمە بەوە فەوتاوە، هەمووی بەز ڕووکەشە. ئەوە تا زوڵمێکی گەورەمان لێکرا لەلایەن حکومەتی کاربەڕێکەری، ڕۆژبەڕێکەری، گەندەڵی نەوت دزی، پارەخۆری ناوخۆ لەگەڵ بەغدایەکی هەمان عەقڵیەتی دوژمن کارانەی ساڵانی پێشوو هیچ فەرقی نەکردووە. وەڵڵاهی بۆیە دەسەڵاتیان هەبێت جارێک کە ئەنفالمان دەکەنەوە، دەسەڵاتیان هەبێت چۆن لە کەرکووک ئاڵای کوردستانیان هێنا و ئاڵای عێراقیان هەڵکرد، ئاوا ئاڵاکانتان لەسەر ماڵەکان و بارەکەکاندان دادەگرنەوە. هەمان عەقڵیەتە. ئێمە کراین بە قوربانی لە بینی هەردووشیاندا بەبێ موچەی، بەڵام سەیدەکەی هەمووی ڕووکەشە. یەکی هەڕەشە دەکا، خۆ فش دەکاتەوە، هەڕەشە دەکا، موچەکە نەنێرنوا دەکەم. وەڵڵاهی هەڕەشەکانت بەڕێزم وەکو کیسەکەی کابرا وایە، کابرا کیسەی تووتنەکەیان لێ برد بوو، دزی بوو و هەڕەشەی کرد تا عەسر نەیهێدنەوە، بەس خوا دەزانێت چ دەکەم. هێنایانەوە بۆیان فڕێدایە ماڵەوەتیان قوربان چت دەکرد، وتی وەڵا پشتێنەکەی خۆم دەبڕی نیومەتول دەم کرد بە چیسە. وەڵا تو ئەگە هەڕەشەکانت مەگە بەس بۆ فەقیرە هەژارەکەی خۆمان بێت، دیسان لە من و لە خەڵکیکەی بدزی هیچت پێ ناکرێ. هەیە دەڵێ وڵات تەلەفۆنێکم کرد، بابە وڵات بە تەلەفۆن بەڕێوە ناچێ برا، وڵات هەبێ ئاسای هەبێ، نیزامی هەبێ، بودجەی هەبێ، کاری تەواو بێ، بە پرۆژە بێ، بە ئەتەکێت بێ، بە تەلەفۆنی من و تۆ تەکلیفم لە فڵان کەس کرد و چوینە لای فڵان کەس بەخوا نابێ.
والله ئەوانەی نوێنەری کوردن لە بەغا هەر هەمویان ناڕاستن لەگەڵ ئێوەی میلەتە. من کەس بە نوێنەری خۆم نازانم، دەنگیشم لە ژیانمدا بە کەس نەداوە، بۆ یەکلەیشم لە کەس نییە، بەزڵەم بێت تۆ قوربانی زۆرترت دابێ، دەنگیشت دابێ. ئەوانەی نوێنەری کوردن لە بەغا، وەزیرن، مدیر عامن، پەرلەمانتارن، سەرۆک حیزبن، سەرۆک حیزبنیە لە وڵاتەیە معاشی لە بەغدا نەبێ. ئەم جەژنە هەموو معاشی خۆیان بە فولی بۆ هاتەتە سەر حیسابەکەی. جا بە تڕێلە وەری دەگرن، ئەوان ئەوە نییە 2 ملیۆن و 3 ملیۆن و 10 ملیۆن و 20 ملیۆن بێ، بە فەردەی گەورە بە شلیف. لە وڵاتی ئێمەدا بەس من شلیفم بۆ کابیس بوو بەخوا کای تێبکرێ، ئێستا شلیف پارەی معاشی تێدەکرێ، بە حساب و بە ڕەقەم دێ. ئەگەر ئەوانە ڕاست دەکەن لەگەڵ ئەم میلەتە درۆ ناکەن، بابێنە سەر تەلەڤیزیۆن یەکێکیان بڵێ من معاشەکەی خۆم لە بەغا ڕەت کردوێتەوە، من نوێنەری ئەو خەڵکە فەقیر و هەژارم، حتا خەڵکەکەم معاش وەرنەگرێ، قەسەم بەخوا نایڵم دینارێک بێتە ماڵمەوە. بۆیە هەمووی درۆیە. لڕەبیکە کە کارت کرد کوڕە بۆ خوای بکە، ڕاستکە لەگەڵ میلەتی خۆتدا. ئەم چاواشەکاریانە ماڵی وێران کردین، هەمومان بەس دیکۆرین، ماڵمان هەر دەرەوەی دیکۆرە، دەرەوەی دیکۆرە بای 50 دەفتەر بەس دیکۆراتی پێوەیە کە چی لە ماڵەوە دیشلەمەیەکی پێ نادرێ بە کەس. ماڵەوەمان وێرانە، هەمومان جلوبەرگمان پۆشتەیە، ناخمان گەندەڵ بووە، باب و باپیری تۆ جلەکەی پیناوی بوو، بەڵام لە ماڵت گەلێک پیاو بوو، کەس دیواخانی گەورەی نەبوو، بەڵام میوانێک بە ماڵەکەیدا تێپەڕیان نەیدەهێش بێ نان و چایەک بڕوە. ئێمە کوات چیمانمە؟ بەڕێزان هەمومان بووم بە ڕووکەش، بە میلەتەوە، بە حکومەتەوە، بە سەرکردەوە. ئەو ڕووکەشە واز لێ بێنن بۆ ئەڵڵا بێ، ئین شانیەکە هو الأبتر. دڵنیاش بن ئەوەی لەگەڵ خوای خۆی ڕاز نەکا، ئەوەی لەگەڵ پێغەمبەر ڕاز نەکا صلی الله عليه وسلم، ئەوەی لەگەڵ مسلمانان ڕاز نەکا دوابڕاوە، والله کاری بێبەرەکەتە. داواکارم لە الله سبحانه وتعالى، یا ربی خوای پەروەردگار باشتر لە قورئانەکەت حاڵیمان کەی، یا الله یا الله یا الله بەخشندەمان کەی، دەستمان بچێتە ماڵی خۆمان بیخۆین و سوودی لە بینین بە حەڵاڵی. یا ربی خوای ڕەحممان پێ بکەی، خۆمان و ماڵ و منداڵ و ئەم میلەتی کوردەمان و مسلمانانی جیهان نەبین بە قوربانی، خوایان نەبین بە قوربانی، خوایە کەسیش بە دەست و زمانی ئێمە نەبوو بێ بە قوربانی، قەرزاری خوێن و ناموس و عیرزی کەس نەبین لە قیامەتە. خوایە کە دەچینەوە بارەگای تۆ بە زمانی ئێمە، بە دەستی ئێمە کەس نەبوو بێ بە قوربانی. ڕۆژی دوعا قبوڵ بوونە بە دڵ لە خوا پاڕێنەوە. یا ربی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی، یا الله یا الله یا الله، شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی. خوا دڵ بەخەمەکانمان دڵخۆشکەی، خوا دەرگایەکی ڕزق و ڕۆزی لەم میلەتە بکەیتەوە، خوا لە دەستی ئەم زاڵمانەی ناوخۆ و دەرەوە ڕزگارمان کەی، خوا دادگای عەدلی تۆ بکەوێتە کار، ئینتیقام لەم ستەمکارانە بستێنی کە لە کوردستان و عێراق نانی خەڵک دەبڕن. یا ربی خوا دەرگایەکی ڕەحمەتمان لێ بکەیتەوە، خوا خۆت دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. آمين آمين، والحمد لله رب العالمين.